هەروەک ئاشکرایە لە کاتی ئێستادا سەمچی ژینگە تەوەرێکی گرینگە لە نێو زۆربەی ناوەندە سیاسی و ئەکادیمیەکان لە سەرتاسەری جیهاندا. پرسی ژینگە ئەمڕۆ بۆتە پرسێکی گرنگی نێو کۆمەڵگەی مرۆڤایەتی کە ئەمەش گزارش لە دەستەبەرکردنی ژینگەیەکی پاک و تەندروست بۆ مرۆڤ دەکات و ڕێوشێنی پێویست دادەنێت لە هەمبەر ئەو مەترسی و هەڕەشانەی کە ڕوبەڕووی ژینگە و سروش دەبنەوە. ئەوەی گرنگە لە ئێستادا بایەخی پێ بدرێت دروستکردنی تاچی ژینگە پارێز و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لەم ڕۆوەوە. لە ئێستادا کە بەرەو وەرزی بەهار و گەشت و گوزار دەچین پێویستە هاوڵاتیان و گەشتیاران بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ سروشت و ناوچە گەشتیاریەکاندا بکەن، دوور بکەونەوە لە دیاردەی پیسکردن و جێهێشتنی پاشماوەکانیان. داوا دەکەین کە خۆیان دوور بگرن لە سووتاندنی دار و خراپکردنی درەختەکان و شێواندنی سیمای سروشتی کوردستان و داوا دەکەین کە پاشماوەکانیان لەگەڵ خۆیان ببەنەوە ئەو شوێنانەی کە تایبەتن بە فرێدانی پاشماوەکانیان. هەروەها دوورکەونەوە لە دروستکردنی ژاوەژاو